بەتەکیید هەستێکی خۆشە لەبەرەوەی دەمێکە کوردم نەبینەوە کە بەم شێوەیە گرتوو بێ. ئەمە ئاڵایشی گەورەیە بەدەست خوێندکارانی زانکۆی سلێمانی و مامۆستایانی زانکۆکەوەیە کە سەرجەمیان بەیەکەوە بەشیشان لێگرتووە و بەناو زانکۆی سلێمانیدا دێن و دەچن. لێرە کە ژمارێک لەوانەیە سڵاوە لێ بێ ئەست چۆنەکە کورد لە ئێسادا یەکگرتووە هەموو پاڵپشتی یەکەکە. بەڵێ بەخێراتتان ئەەکەم بەتەکیید هەستێکی خۆشە لەبەرەوەی دەمێکە کوردم نەبینەوە کە بەم شێوەیە گرتوو بێ و ئەمەش هەستێکی خۆشمان پێبەخشە کە ئەبینین کورد بەم شێوەیە گرتووە و هەرواشە بینین ئینشاءالله و پشگیری تەواوی خۆمان دووپاتەکەینەوە بۆ برایانی خوشکان و برایانی ڕۆژاوە. زۆر سپاس بۆ تۆ باسی ئەوەم بۆ بکە تا چەندێک پاڵپشتی لە کوردانی ڕۆژاواکەی. وڵای ترەوەنی لە توانامانە بێمە هەرم ڕێپێوانەمان لە توانایە بوو هەچ هاوکارێکی تریژەمە بتوانین بەدڵ بەگیان ئامادەین هاوکاری خوشک و برایانمانکەین لە ڕۆژاوە. زۆر سپاس بۆ بەڕێستان. لێرە مامۆستایان و خوێندکاران لە زانکۆی سلێمانی ئەمڕۆ ئاڵایشی گەورەیان بەدەستەوە گرتووە بەناو زانکۆی سلێمانیە دەیسوڕێننەوە وەکو بۆ پاڵپشتیەک بۆ کوردانی ڕۆژئاوا ئەوەی کە هەیە لێرە کە ژمارەی زۆر لە خوێندکاران لە مامۆستایان لێرن بۆ پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوا. ئەمە دیمەنەکانی ئێستای ناو زانکۆی سلێمانیە ناو زانکۆی دایکە کە ژمارەی زۆر لە خوێندکاری تایەک کە ئەمڕۆ هاتوونەتە ئێرە بۆ پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوا لە چەندی شوێن پاڵپشتیەکان بەردەوامیان هەیە. ژمارەی زۆر لە هاوڵاتیان لە سەرجەم چین و توێژەکان ئەمڕۆ چەند ڕۆژە سەرخاڵی خۆپشاندانن بۆ پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوا کە لە سەرجەم چین و توێژە جیاوازەکان ئەمان بەشداریان کردووە کە چەندانی دیکەش هەیە لە سەرجەم شارەکانەوە بە شێوەی جیاواز پاڵپشتی خۆیان بۆ کوردانی ڕۆژئاوا دەردەبڕن.